بێگومان نەک بۆ بڕیاردان لەسەرەوەی کە تۆ نەشتەگەریەکی جوانکاری ڕوخسار بکەیت، بۆ خودی بەکارهێنانی ڕۆژانەش من بەباشی نازانم کە تۆ فلتەر بخێ سەر ڕسمەکان و وێنەکانت بۆ نمونە لە پرۆفایلی خۆت دایبنە یان بڵاوی بکەیەوە، چونکە دوجار پێویستە کە تۆ کەسایەتی خۆت وکو خۆت دەربخەی و پێویستت بەوە نییە کە فلتەری بخێ سەر. لەبەرەوە ئێمە دائیمان ئەو کەسانێک کە داوای دەکەن بە گوێرە فلتەرەکان بێت، ڕوخساری مرۆڤ بە گوێرە فلتەرەکان قەت دەرناچێ، دەبێ حەقیقەتەکەی پیشاندەی. شتێکی پێدەگوتێت ڕیالیستیک ئەکسپەکتیشن، واتە چارەخواز کە داوای نەشتەگەریەک دەکات بۆ نمونە لوتە یان ڕوخسارە هەر شتێکی ترە، دەبێ پێشبینیکردنێکی خۆی واقعیانەی هەبێت، نەک خەیاڵی، چونکە ئەوەی فلتەرەکان شتێکی خەیاڵیە و هیچ پزیشکێک لە دنیادا ناتوانێت شتێک بەرجەستە بکات کە وەکو لە فلتەرەکاندا هەیە. لەبەرەوە دەبێ چارەخواز تێبگەێنرێ، بێگومانەوە ئەرچی پزیشکە کە تێبگەێنێت لە ڕووی واقعی دەبێ ئەتۆ تەوەقع بکەیت کە ئەنجامێکی واقعیانەت دەست دەکەوێت، بەڵام باشتر دەبی لەوەی خۆت کە پێشتر کە نەکراوە.